سڵاوتان لێبێ. بەڕێزان پێش چەند هەفتەیەک ئێمە تۆرێکمان دیاری کردبوو لە بەرنامەکەدا و باسمان لە ڕەوش و گوزەرانی هێزەکانی وەزارەتی پێشمەرگە ناوخۆ کرد. بەڵام لە ماوەی ڕابردوودا لە چەند ڕۆژی ڕابردوودا چەندین بەشدار بوو پەیوەندیان کرد بە بەرنامەکەەوە داوایان کرد کە ئەو تەوەرە دووبارەکەینەوە. بۆیە تەوەری ئەمڕۆی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک تایبەتە بە ژیان و گوزەرانی هێزەکانی وەزارەتی پێشمەرگە و ناوخۆ وچانێکی کورت و پەیوەندەکانتان وەردەگرین. بەڵێ بەڕێزان دووبارە سڵاتان لە بێتەوەری ئەم جارەی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک وەک باسمان لێوە کرد لە سەرداواکاری چەند بەشداربوویەک تایبەتە بە ڕەوش و گوزەرانی هێزەکانی وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی ناوخۆ. بەڵێ یەکەم پەیوەندیمان لیزامان لەگەڵدایە لە سلێمانیەوە. سڵاو لێبێ لیزا خانفەر بوو. ئێوارە باش. ئێوارەت باش، زۆر سپاس. بەڵێ کاکشان لەسەر تەوەری بەرنامەکەتان ژیانی گوزەرانی هێزەکانی ناوخۆ پێشمەرگەکان بەڕاستی گەریمە باسی ئەوە بکەین ڕاستە دووبارە کراوەتەوە تەوەرەکە بەڵام چەندین جارێکیش دووبارەکەیتەوە هێشتا هەر ناتوانانی معاناتی ژیانی ئەو کەسانە بەڕاستی بخەینە ڕوو بە تەواوی لەبەرەوەی کام هەنێکیان بە موچەیەکی زۆر کەم لە مەترسێکی زۆر گەورەیان ئەوان کە ژیانی خۆیانەکەنە پێناوی یعنی هەموو کاتێک پێشمەرگە بە ناوەکەی خۆیانەوە ناویان پێش یعنی لە پێشیان مەرگ هەیە بە جۆرێک کە چۆن بڵێن ناتوانن لە ڕێی حکوومەت نەیتوانیوە بە جۆرێک موچەیەکی باشیان بۆ دابینکانیان ژیان و گوزەرانێکی باش کە بتوانن بڵێن ئێمە ئەتوانین ئەگەر خاننشینیش کرێن بە ژیانێکی باشەوە بژین. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت لیزاخان لە سلێمانی. بەڵازە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک دەتوانن ڕاوتی بینی و سەرنجەکانی خۆتان بنێرن لەسەر تەوەری بەرنامەکە. لینکی ئەنارتی لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک کە ناونیشانی facebook.com/naliatv دیارە چەند تێبینێکمان بۆ هاتووە شەو 5 شەو دەڵێ دەتوانین لەمڕۆوە بڵێن دەستخۆشی بۆ حکوومەت چون تا ڕادەیەک حاڵیان باشە. شاد عەزیز پێی وایە هەتا ئێستاش حاڵی پێشمەرگە و ناوخۆ لە هەرێمی کوردستاندا وەکو پێویست ئیشیان بۆ نەکراوە خۆی دەڵێت و دەڵێت بە تایبەت هێزی پێشمەرگە کە پارێزەری ئەم خاکەیە گرنگی ئەو تۆی پێ نەدراوە پێویستە لەسەر حکوومەت گرنگیەکی تایبەت بدات بە پێشمەرگە. بەڵێ ئاکۆمان لەگەڵدا لە هەولێری پایتەختەوە. سڵاو لێبێ کاک ئاکۆ فەرموو. دەستخۆشکان لێ دەگەن بەبوونەی ئەو بەرنامەیەوە بەڕاستی هێزەکانی ناوخۆ یاخود پێشمەرگەی کوردستان زۆر مەغدورن. ئەوە ئێستا لە فەرماندەی زێرەبانی موچەی زێرەبانی بووە بە دوو بەشەوە. بەشێکیان بۆ سەرفکراوە کە زیادەکەیان لەگەڵایە واتە ئەم ماگە 1,240,000 وەرگرتووە، بەڵام بەشێکی تریان ماوە. ئەو بەشەی کە ماوە تاکو ئێستاکە موچان نەدراوەتێ وەخ بە خلالی 20 دانە تا 22 دانە لەک لە پێشمەرگەکانی لەقەکانی پارتی دموکراتی کوردستان ئیلغای موچان کردوێتەوە کە دەبێت هەتاکو ئەو کاتەی زیادەکە شمولیان بکات بۆ ئەوەی وەکو فەرماندەی زێرەبانی هەموو کەسێ بتوانێت هەموو ئەو پێشمەرگانەی کە لێم بتوانن ئەو زیادەیە لیانگرێتەوە. بەڵام بەداخەوە بۆ خلالی 50 شتێک ڕۆژەوێ کە ئەو موچەیە بەم شێوەیە بووە نیوەی دراوە نیوەکەی تریشی نەدراوە. بەڵێ کاکۆ سپاس بۆ پەیوەندەکەت. داواکانی لێتان کە داواکانی لە هەموو لایەکە ئەو موچەی ئەو فەرماندەی زێرەبانی یەکەی پاسەوان چاک بکرێت دووبارە دەستخۆشتان لێ دەکەن. زۆر سپاس بۆ کاکۆ لە هەولێر. بەڵێ حەمیدمان لەگەڵدا لە هەڵبجەی شەهیدەوە هەروەها ناسیخان لە سلێمانی. سڵاو لێبێ فەرموو کاک حەمید. هەموو کاتێکە زۆر سپاس. زەحمەت نەبێ من پێشمەرگەیەکی زێرەبانیم لە هەڵەبجە لە هەولێر دەوامەکەم بۆ مەسەلەی موچە جیازی موچەی زێرەبانی و وەزارەتی ناوخۆ ئاسایش و پۆلیس. ئێمە واجبمان حەو بە چواردەیە 14 ڕۆژ لە دەوام 7 ڕۆژ لە ماڵەوە جا موچەی ئێمە کەمترە. ئەوە ئاسایش نزیکی 880,000 وەش زێرەبانی تازە ئەبێ بە 610,000. ئاسایش لە هەفتەیەک لە ماڵە هەفتەیەک لە دەوامن ئێمە 7 ڕۆژ لە ماڵی 14 ڕۆژ لە دەوام. جیازی ئەو داوامیان نەبێ وەک ئاسایش و معاشمان هیواداری وەک یەکی لێبێ و دەوام و هەم. بەڵێ کاک حەمید لە هەڵەبجە شەهید سڵاو سوپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ ناسخانمان لەگەڵدا لە سلێمانی. سڵاو لێبێ ناسخان فەرموو.
هەموو کاتێک سپاس هەموو کاتێک زۆر سپاس بەڕێزم لەسەر موچەی هێزەکانی ناوخۆ پێشمەرگە ڕێکمێ موچەکانیان زۆر خراپە بەڕاستی یعنی ئەوە موچەنی ئەوان وەرێگرن ئێستاش هێزی ناوخۆ کە زیای کردۆ 100,000یان زیاد کردووە هەریج نییە 100,000 خواردنە بەڵام ئەوە هەزی سپارە نییە بۆ خواردن بەزی دێگە خۆیان خواردن کڕن زۆر لەوە زیاتر سەفەکەن هەتا هێزی پێشمەرگە و هێزەکانی ناوخۆ موچیان وەکو خوارەوەی لێنەیە بە هیچ شوێ ئیسپادەی لێ ناکەن و بازاڕیش فڕیەوە بۆنێ ئەوانەوە کە 100,000یان زیادکردنێک بەتانە زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت ناسخان لە سلێمانی بەڵێ دەچنە لای کاک هێمن لە سلێمانی ڕووها کاکشوان لە هەولێر سڵاتە نەبێ فەرموو کاک هێمن کاکە شوانی ئێوارە باش زۆر سپاس دەکەم ئێوارەت باش زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم بەڕاستی ئەو تەوەرەی جەنابەت هەڵبژاردنەوە تەوەرەیەکی جوانە زۆر لەوە زیاتر هەڵەگرێت کە بەنسبەت هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی ناوخۆ باسی لێوە بکرێ بەداخەوە ئەوەی کە ئێمە بینیمان دوێنێ هێزێکی زۆر ڕۆژ بەرە و ناوچە دابڕاوەکان ئەوە جێگای خۆشحاڵیە بەڵام خۆزگە پێشەوەی کە ئەوان بڕۆشنا بۆ ئەو شوێنانە چاوێکیان بەبار و گوزەرانی هێزەکانی پێشمەرگای خشانانە چ لە ڕووی موچەوە چ لە ڕووی ینی هەموو پێداویستەکانی هێزی پێشمەرگەوە تۆ سێرەکەی کاتێک کە پێشمەرگەیەک ئەچێتە بەرامبەر جوندیەکی عێراقی سێرەکات جوندیەکی عێراقی لەوێ 700 تا 900,000 موچەکەیەتی بەڵام تۆ بە 320,000ەوە ئەچیتە ئەم شوێنە ئەمە بەڕاستی شتێکی زۆر خراپە دوای ئەوە بەنسبەت هێزەکانی ناوخۆوە ئێستا ئێمە وەکو هێزەکانی بەرگری و فراکەوتن لەم مودە موچە زیاد کرا بەڵام لە هەمان کاتە مانگانە 6,000 دینار ئەگێڕنەوەی ئەڵێن ئەمە بۆ خواردنە تا ئێستا نازانین ینی لە هیچ شوێنێک شتیوانە بۆ 6,000 مانگانە لێ بگێڕنەوەیە لە هەموو تاکێکی بەڵێ کاک هێمن سپاس بۆ پەیوەندیەکەت با گوێمانە تێبینی کاکشوان بێ لە هەولێر سڵاو لێبێ کاکشوان فەرموو کاچ قوربان بەڵێ کاکشوان زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم زۆر سپاس بەڕای سوپاس جەنابتان دەکەینەوە بەرنامەیەوە هاندرێکە بۆ خەڵک بۆ کۆمەڵانی خەڵک زۆر سپاس دەکەم بەنسبەت موچەی پێشمەرگە بەڕێزم پێشمەرگە زۆر لەوە گەورەترە کە بە موچە باسی بکەیت یان برین موچەی پێشمەرگە کەمەیان زۆرە خوێنی یەک پێشمەرگەی کوردستان بەقەت هەموو دنیا تەواو نابێت لەبەرە پێشمەرگە لە ڕۆژگارێک بەردگری لەو خاک و لەو نیشتیمانە کرد کە هەرگیز ئەو هەرگیز کەسێک ناتوانێت خەرەوەی بۆ بکاتەوە بەڵام چینێش ئەگەر بین بەراورد بکەین پێشمەرگە لەگەر چین و توێژەکانی تر جیاوازترە موچەکەی کەمترە هەموو کەسێک ئەوە دەزانێت موچەی پێشمەرگە کەمە لەگەر فەرمانبەرێکی ئاسایی لەوانەیە موچەی زۆر کەمتر بێت لە ئاستی فەرمانبەر کەم ناکەمەوە بەڵام پێشمەرگە زۆر لەوە گەورەترە باز بکەین بین بە موچە بێ پێشمەرگە بۆ موچە پێشمەرگە نییە لە ڕۆژگارێکیش پێشمەرگە بووە و ئەو ڕۆژ ئامادەیە پێشمەرگە بێ ئەو پێشمەرگانێ بە فعلی پێشمەرگە چاوەڕوانی معاش ناکەن چاوەڕوانی ئەوە ناکەن حەچەند بژێویژیان ئەوڕۆ سەختە لەو ڕۆژگارە پێویستە هەموو کاتێکی کۆمەڵ بژێوی ڕۆژانەی هەبێ پێشمەرگە زۆر لەوە گەورەترە کە چاوەڕوان لێ دەکرێت بەڵێ سپاس بۆ کاکشوان لە هەولێر بەڵێ دەچنە لای مامۆستا بێستون لە سلێمانی ڕووها کاک ڕەسوول لە کەلار سڵاتە نەبێ فەرموو مامۆستا بێستون بەڵێ گیانەکەم ئەم کاتتان باش و دەست خۆش بۆ ئەو تەوەرە جوانە بەڕاستی تەورەشی زۆر تەوریاوە گرنگ هێڵژێری هەر لە کەسی کارمەندانی تەندروستی و مامۆساوانی تر بەڵام ئەمانە پێم وا بێ هێزەکانی ناوخۆ پێشمەرگە کە ئەوانە ئەرکێکی زۆر پیرۆستر و بە دەرەجە بۆی دابنین ئەوان پیرۆسترە دەرەجەیەکەکە بەراوانەکەی بەرحاڵ ئەرک و ڕۆڵی هێزی پێشمەرگە وەزارەتی ناوخۆ دیارە چییە لە هەموو وڵاتێکە بەڕاستی لەبەرەوە لە ڕووی ژیان و گوزەرانیانەوە هیچ باش نییە من بە دەلیل و بەناو پێ دەڵم لەم مانگە پێشمەرگە چەکی دانا و ئێستا ڕۆژانە کرێکاریەکە کە بەناو لەلامە بەڕاستی ئەوە دەلیلە بۆی کە ئەگەر گوزەرانی باش وایە وازی لەو کارێ نێنا چونکە ئێمە ئازانی پێشمەرگە وابزانێ 100 ڕۆژ دەوامەکە 20 ڕۆژ لە ماڵەیە بەڵام گوزەرانی بە 500,000 و 400,000 ژیانی ئەو دەرنایەنێ کاتێکە کە مەسئولەکانیان قساکەن دەڵێن ژیان و گوزەرانیان باشە لە ژیان و گوزەرانی ماڵی خۆیان و بەرز پلیت و چواردەوریان حیمایە و معاشی چاکە وەڵەن گوزەرانیان باشە ئەگەر نا بە فعلی هیچ گوزەرانیان باش نی و هیچ کاتێک ئەو بڕەموچەیە لە ئاسی پێداسی ژیانی ئەوانان نییە بەڕاستی ئێمە هاتوین هەر بە سویانەتەوە بە مەسەلەی پارەوە گەڕانەوەی ژیان و گوزەران بۆ پارە بەشێکی گوزەرانی ئەوانە بەشەکەی تری کەسایەتی و گەڕانەوەی کەسایەتی و معنەویە بۆ ئەوان بەڕاستی بۆ نمونە هێزەکانی پۆلیسی و ئاسایشی ناوخۆ پێشمەرگە ئەوانە بۆ نمونە پێویستە چۆن بۆ نمونە بڕیاری سلفەی عقار هەیە هیچ پێویست ناکە
ناکە ئەوان لەگەڵ خەڵکی ئاسایا بێنە بکەن دەبواە دەستگایەکی تایبەتە بواە بۆ نمونە ئەو ئیمتیازانەی شمولی هەموو هاوڵاتیەکە کاتجا فەرمانبەرویان ئاسایی دەبواە شوێنی تایبەتیانە بووە سلفەی ئاقار ئەوان شوێنێکی تایبەتی بانقێکی تایبەتی بۆ خۆیان هەبوایە بۆ نمونە سلفەی زەواج بە هەمان شێوە سلفەی سیارە بە هەمان شێوە هەموو کارەکانەی بکرێن لە پێناوی باشکردنی ژیان و گۆزەرانی هیوادارین ئەمە چی لە توانانە بۆیان بکرێت. بەڵێ مامۆستا بێستون لە سلێمانی سپاس بۆ پەیوەندیەکەت دەچینە لای کاک ڕەسوول لە کەلاغ. سڵاو لێ بێ کاک ڕەسوول فەرموو. کاکەم کاتێک باش. هەموو کاتێکە زۆر سپاس. کاکی بە قوربان. زۆر سپاس دەکەم. کاکە هیوادارین باسی پێشمەرگە بکەن. جاری وایە پێشمەرگە یەک کەس لە بیری نییە بەس لە کاتی شەڕان نەبێ پێشمەرگەیان لە بیرانێ. پێشمەرگە مەعاشی 300,000 کاکە. بەڵێ. تێگەن لە کاتی ناخۆشییان نەبێ پێشمەرگەیان لە بینێ. هیوادارم باسی مەعاشی پێشمەرگە بکەن کاکە. وەڵی مەعاشمان 320,000 برای بەڕێزم. وەزارەتی ناوخۆ زیادی کردو ئێمە زیادی نەکردووە. عینی پێشمەرگە لە یەک ژووران لە یەک دەوامین عینی شت مەعاشی هینی وەرەگرن. وەزارەتی ناوخۆ وەرەگە ئێمەش فەرماندەیین. بەڵێ کاک ڕەسوول. هیوادارم هەوڵێکمان بۆ بدەن و باسی مەعاش بکەن بە قوربان. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت دەچینە بادینان. زۆر سپاس دەکەم. با گوێمان لە تێبینی کاک ئیسماعیل بێ لە بادینان. سڵاو لێ بێ کاک ئیسماعیل فەرموو. بەڵێ. بەڵێ السلام علیکم. علیکم السلام گەلێک سپاس. مامەجان چۆنی؟ زۆر سپاس دەکەم. باشە چ فەرقێ لە بەغداد لەگەڵ کوردستان ڕاتبی وەکێک نییە؟ ئێمە قەوەتخاسەینە لە بەغداد ڕاتبمان مەلیۆن 800 دینارە. بەڵێ. ملیۆنێک و 800,000 وایە؟ بەڵێ بەڵێ. بەڵێ. ئەوە براکەمش هەر لێرە لە هەولێرە دەوام دەکرد مانگانە 400,000 دەستێنێتەوە تازە مەلیۆن و 200یاندایە دەڵێن ڕاتبتان دەبتە 610,000. ئەو بۆ ناتوانن وەکێک لێ بکەن. بەڵێ. زۆر سپاس زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک ئیسماعیل لە بادینان. بەڵێ دەچینە لای کاک ئاسۆ لە هەولێر. سڵاو لێ بێ کاک ئاسۆ فەرموو. کاکشوانم ئەم کاتە باش کاکشوان. زۆر سپاس دەکەم. هەموو کاتێک کاک ئاسۆ گەردەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی. باشە قوربان جان. بەڵێ. کاکی جان وەڵام من لەسەر یەکەی پاسەوانی و لەسەر زێرەڤانی. بەڵێ. باش یەکەی پاسەوانی و زێرەڤانی بە حساب هەردووکیان یەک قووەتن بەزەوی مەسئولینە یعنی پێشمەرگەی وایە 260,000 وەرەگرێ تا 300,000 وەرەگرێ بەشی کرێخانۆکەیەکە ئەو موچەکەمەیە یەکەی پاسەوانی ژانی وەکو قوتەکانی کە وەکو پێشمەرگەکانی کە من لە واجب بووە و هەمووی پێشمەرگە بوون ئێستا لازمی تایە 408,000 وەرەگرێ موچەکەی ئەو موچەکەمەیە بەشی کرێخانۆکەی کات ئەو پرسیارەکەم بۆ زۆر زۆر سپاس دەکەم ئەگەر بیگەینیتە شوێنی زۆر سپاس دەکەم. هیوادارم لە پەیوەندیارگوێ لە تێبینەکانی ئێوە بە سپاس بۆ کاک ئاسۆ لە هەولێر. بەڵێ کاک جەمالمان لەگەڵدایە لە ناحیەی ڕزگاری. سڵاو لێ بێ کاک جەمال فەرموو. برای بەڕێزم کاتت باش. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت. بەنسبەت تەوەری بەرنامەکە تۆ دەستخۆشی لێ دەکەم. زۆر سپاس. بەڕاستی تەوەرێکی زۆر جوان هەڵبژاردووە. زۆر سپاس کاک جەمال. من شخصی خۆم پێشمەرگەم بیانەکەم. بەڵێ. بەنسبەت موچەی پێشمەرگەوە بەڕاستی پێشمەرگە غەدری لێکراوە 400,000 یاوەکو 500,000. ئایا بۆ کەسێک پێشمەرگەیەک لە کرێچیا بێت یعنی مصرف و ماڵ و مناڵ و کرێچێتی و کرێی مۆلیدە و کارەبا و تر پێداویستەکانی ژیان وەکو هەمومان لامان ئاشکرایە. بۆ هەر شتێکیش بێ پێشمەرگە دایم لە پاراستنی هەرێمی کوردستان و ناوچەکان ئەو زەحمەتانەی پێشمەرگەی کێشێ باوەڕ ناکەم هەموو هێزەکانی ناوخۆ وەک پۆلیسی چالاکە مەدەنیەکان وەک ئاسایش ڕێزمێ بەوان ئەو زەحمەتانە کێشن. بەنسبەت هەم شتێکی تریشەوە بەنسبەت ئەقارەوە شتێکەوە داوا دەکەی لە دایرە حکومیەکان دەڵێن نابێت دەبێ مامۆسایە بێت بە کەفیلت ئێمە ئەو ئەقارەی دێن بە پێشمەرگە لەسەر موچەی خۆی داینانین نازانم ئەمە سەبەبی چییە وەکاری چییە ئایا پێشمەرگە چییە و هێزی ناوخۆ چییە چی فەرقێکیانەیە لەگەڵ. بەڵێ کاک جەمال سپاس بۆ پەیوەندیەکەت کاک جەمال لە ناحیەی ڕزگاری دەچینە لای عومەر لە هەولێر. سڵاو لێ بێ کاک عومەر فەرموو. ئێوارە باش بەڕێز. زۆر سپاس دەکەم ئێوارەت باش. بەڕێز دەستخۆشی. بەڵێ. بەڕاستی ئەمڕۆ مەغجوورترین چین لە کوردستان چینی پێشمەرگەیە بە تایبەتی ناو پارتی دیموکراتی کوردستان کە بۆ خۆم یەکێکم لە پێشمەرگەکان لەبەرەوەی ئەنواع معاشەیە 300,000 هەیە 615,000 هەیە. کاک عومەر لەکوێ پێشمەرگەی چکە ئێمە پێرێ خۆپشاندانێک ساز کرا لە قەزای ئاکرێ بەرامبەر بە کەمی موچەکانیان لە بەردەملقی نۆی پارتی دیموکراتی کوردستان. بەڵێ. بەڵێ لەکوێ پێشمەرگەی بۆی لایەنی پەیوەندیدارەکە گوێ لە تێبینەکەی تۆ بێ. من لە
پاسەوانی بەرپرسێکم ئێستا من حالیان معاشەکەم 315,000 چ بدەم بە کێخان و چ بخۆم چ بدەمە ماڕ و منداڵم گوێ لێیە بەڵێ گوێم لێتە بەڵێ ئێستا موچەی ئەوە زیادی کرد زێرەبانی 210,000 ئەوە شمولی پاسەوان ناکە بەیش بەڵێ دیارە پەیوەندێکی بشرا کاک عومەر لە هەولێر بەڵازان وچانێکی کورت و بەردەوام دەبین لەگەڵتان. بەڵێ دووبارە سڵاتان هەبێ محەممەد لە کەرکووک مەریوان لە شەمشەمان سڵاتان هەبێ فەرموو کاک محەممەد لە کەرکووک. ئێوارەت باش بە قوربان. ئێوارەت باش زۆر سپاس. وەڵای بە قوربان ئێمە وەک هێزی پێشمەرگە سکاڵامان زۆرە. بەڵێ هەموو شتێک چ لێ ماکە ئینزار بێت چ لێ ماکە ئەگەر خانەقین بێت چ لێ ماکە بەڵێ بەڵام بۆ مەعاشەکەمان زیاد ناکە. بەڵێ ئەیتر ئەوە سکاڵاکەمان و گلەیمان زۆرە و هیوادانی بەرپرسان چاوێک بە هێزی پێشمەرگای بخشێنەوە. بەڵێ کاک محەممەد سپاس بۆ پەیوەندەکەت کاک محەممەد لە کەرکووک دەچینە لای کاک مەریوان لە چەمچەمان. سڵاو لێ بێ کاک مەریوان فەرموو. ئەلۆ بەڵێ کاک مەریوان. کاک شوانم کاتە باش. هەموو کاتێکت سپاس دەکەم. زۆر بەڕێزی کاک شوان دەستخۆشیان بەرنامەیەت لێ یەکەم هیوان سەرکەوتنتانە بۆ هەموو کارمەندانی کەناڵی NRT و هەموو کوردێکی دڵسۆزی وەکو جەنابتان. زۆر سپاس بەناوی هەموویانەوە سپاس دەکەم. کاکە شوان منەمە بۆ دووەمین جارەکە لەسەر تەوەرێکی ڕۆوەک و ئەم تەوەرەکە تایبەت بێ بە ڕەوشی وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگە پەیوەندی بە جەنابتەوەکەم. بەڵێ خۆشحاڵم. بە ڕێزی من زیاتر بە خوێنی شەهیدان بەمانی مبارەکە کوڕە شەهیدم. بەڵێ والله وبالله کاک شوان لە خانووی کریام قەسەم بەخوا هیچ واریداتێکم نییە هیچ ماویشتێکم نییە وەکو جاری پێشوش ئەرزی جەنابتم کرد لە مزاهرەکەی خەفەی شوباتەوە موچەکانی ئێمە بڕاوە ببیەوە تا ئێستا دینارێ واریداتمان نییە قەسەم بەخوا بڕیاری خۆکوشتنم داوە بڕیاری خۆستانم داوە هاوکاری جەنابتان پەیامنێرتان کاک هاوکار عەبدولستار ڕێگری کردوم لەگەڵ کاک بەهێزە. کاک مەریوان هیوادارم نەگاتە ئەو حاڵەتە ئەوەی کە باس کە موچەکانتان بڕاوە سەر بە چه هێزێک بووی وا موچەکە بڕاوە سەر بە وەزارەتی ناوخۆ لای حەمید باخەوان بە بڕیاری جەلالی شێخ کەریم موچەکانمان بڕاوە لەبەرەوەی ئێمە سەر بە ئۆپۆزیسیۆنین. ئێستاش قەسەم بەخوا قەسەم بە گەورەی خۆ پێغەمبەر بە ڕێزتان کە هاوکارتان کاک بەهێز و کاک هاوکار عەبدولستار وعدیویان پێداوام بۆم جژنەکە کۆمەڵە هاوکاری لای جەنابتان و لە لای خێرەمەنە بۆ کۆ بکرێتەوە بێت و ئەو شتانە بێ قەسەم بۆ خوای خوالاری کرێت تا ئێستاکە پارەی پاکەتی لە ماڵمەدا نییە و ئەم جژنە خۆمەکەمە قوربانی حکوومەتی هەرێمی کوردستان. زۆر سپاس دەکەم کاک مەریوان هیوادارم نەگاتە ئەو حاڵەتەکەەوە و خۆت باسێکی هیوادارم بتوانین حەزەکەم گوێم لێ بگری وەکو برایەک. بەڵێ فەرموو. ئایا من ساحەب ئایلەم دوو مناڵم هەیە لە خانووی کریا بەچی بژێمانی خۆت جوابم بەرەوە. بەڵێ وایە بەڵێ سپاس بەرەوە هیچی ترم ناوێ دنیام حکوومەتایکە. بەڵێ کاک مەریوان لە چەمچەمان سپاس بۆ پەیوەندەکەت بەڵازە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک چەند تێبینیکی ترمان بواتەوە کوردە گەرمیانی دەڵێت چییە نەعەدالەتی و گەندەڵی هێزەکانی ناوخۆ هێزی پێشمەرگەشی گرتووەتەوە وەک پرسیار دەڵێت دیارە تەنها پرسیاری کردووە ڕێپەر نپاکسی دەڵێت ژیانی پێشمەرگە ئێستا باشترە لە جاران هیوادارم مەعاشیان زیاتر بکرێت چونکە شیاوی باشترن و ئەوەی پێشمەرگە نەیان کردووە نازانن لە چەند مانگدا مەعاشیان دێت و مەبەستیەوەی نازانن لە چەندی مانگ مەعاشەکەیان دێت. بەڵێ پەیوەندیەکی ترمان لەگەڵدایە زانامان لەگەڵدایە لە سلێمانی و سڵاو لێ بێ کاک زانا فەرموو. ئەو کاتە باش هەموو کاتێک سپاس دەکەم. بەڕێزی دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم. زۆر سپاس. ئەمە بۆ یەکەم جار بووە بزانم تاکە کەسا پێشمەرگەی بەسەر نەگرێتەکە باسی پێشمەرگەکە. بەڵێ. هێزی پێشمەرگە هەموو ساڵە لەم کاتانە ئەدەی لێم بۆ ناوچە دابڕاوەکان وەفعەکیانەیە وەفعێکی هەر زۆر خراپە و لێرەوە من بۆ خانەکەن بۆ سەلۆلا بۆ سەعادە تا ئێستا چەند جار من لە 2005ەوە سەردانێک شوێنە ناکەم. بەڵێ. بەڕاستی ئەچیت ئەوێ نە خواردنە نە معاش و معاشە ئەجار ئەشبە نەشێنەداتەنە نە ئەوەیە بەیەکلایی جێشی عێراقی هێزی پێشمەرگە یەکلاییکەنەوە بەیەک جار بڵێنەوە ناوچە دابڕاوەکانە تا گەیرە سنووری پێشمەرگەی دایرێ بە معاشێکی کەمەوە یعنی حتا ئێستا پێشمەرگەمە خۆم 17 ساڵە پێشمەرگەم تا ئێستا قەتای ئەرزم وەرنەگرتەوە.
لەبەرەوەی کەس ناناسم تاکو ئێستا پلێشی وا نییە هەزارای دیایە کە چەند ساڵە پێشمەرگەیە کوڕەشەیدا پێشمەرگەیشی بەسیکە لەبەرەوەی کە کەسێک ناناسێ معاشەکەمان هەریجی نییە کرێکی مانگی وەرە مانگی 250,000 300,000 بێ بە گرێخان و مانگی 400,000 وەرەگری ئایەوە بەشی ژیانی پێشمەرگاکە یەک دەنەک ڕێز احترام و یاسی بۆ نەخۆشخانەی گەڕی پێشمەرگە مەرجوا بنایەتەوە کابرایە نەسمەکانی سمێ یەکسەری گاتە ژوورەوە بەس کە نەسمەکانی زرد بوو ئەڵە دیدە ماچەکەشی دانێ لێ شاو بۆستا یعنی پێشمەرگە لەگەڵ ئاسایشە لەگەڵ پۆلیسا لەگەڵ ناوخوا زۆر فەرقەیە زۆر جیاوازە. بەڵێ کاکزانان لە سلێمانی سپاس بۆ پەیوەندیەکەت باگوێمانە تێبینی باوکی ئارام بێ لە دهۆک. سڵاو لێ بێ باوکی ئارام فەرموو. بەڵێ باوکی ئارامەگە دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەیوە لە موبایلەکەتەوە گوێ لێبگری. بەڵێ ئێوەر باش ئێوارەت باش زۆر سپاس. برۆ خوشی لە بەڵامەکەتان دەگەم بەڵامەکە جێخودا زۆر سپاس لەو کاتەی بوو پێشمەرگە ساخۆن کرا چونکەوە ڕاستی ئەوە بەحثی ژیانی پێشمەرگە دەگەم پێشمەرگە ئێستا ژیانی باشە ئەگەر بەڕۆ بکەن لە پێش ئێستا ئێستاش دوو سیستەمی موچە هەیە موچە هەیە ئەوەی لە لیوەکانە ئەوان زوو زۆر باشە هەر گەلێک باشە ئەوەی تریش 6 زایوات دەگەن ئەوەش باشە هیوادارن ئەوانەکە ئەوانی دیش بچەن ناو وان لیوانە بچن بنە پێشمەرگی هەرێم چونکو ئێستامان لە ناو ئەو لیوانە ڕاستی هیچ ئینتیماکی حیزبی نەمایە لە ناو ئەو لیوانە و ئەمە دەزانین پێش ئێستا مەسەن ئەم بوونمونە من لە ئەو لایمون لەو گەرم ئێستاوە نەمایە زۆر باشە بەس من ئێرە دەوە کۆیەکەم هەیە لە ڕێگای کاناڵەکەتانەوە ئێستاگەرەوە بگەین جهێ بەرپرسیارەتی. بەڵێ هیوادارم لانی بەرپرسیار بەڵێ باوکی ئارام ئەوان هەنا خوێندکارن یان قوتابینە پێشمەرگەنە مەسەرەن لە کولیە دەخوێندن ئەگەر هەبا مەسەرەن بوو کرد بۆ موجاز ئیجازەتی ڕاستی ئەوە شتێکی باش بوو. بەڵێ باوکی ئارام سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس بۆ باوکی ئارام لە دهۆک دەچینە لای کاک بەرزان لە چەند چەماڵ. سڵاو لێ بێ کاک بەرزان فەرموو. بەڵێ کاک بەرزان ئەم کاتەوە باش هەموو کاتێکت سپاس. وەڵای ئێمە وەکو هێزی پێشمەرگە زۆر مەخدورین موچەکەمان 350,000 سەربەیداری گشتین و هەموو ئینزارێکە شمولمانەکە زۆر مەخدورین باوەڕەکەی 300,000 بەش 5 ڕۆژمان ناکە وەیسا و معاشش زیادی کردو بووەتە 800,000 شت لە بازار گران بووە ئەو 300,000 بۆ ئێمە بووەتە 15,000 یعنی وەکو 15,000 لە بازارە بەش 5 ڕۆژ 6 ڕۆژمان ناکە جا ئێمە زۆر گلێمان لە هەرێمەیە دڵنیا بە هێزی پێشمەرگە هەمووی دڵیان پڕە لە حکوومەتی هەرێمی کوردستان. من زۆر سپاسی بەرنامەکەتانەکەم دەستان خۆش بۆ بەرنامەیە زۆر سپاس. زۆر سپاس دەچینە لای کاک عەتا لە دەربەندی خان. سڵاو لێ بێ کاک عەتا فەرموو. کاکە گیان باشی زۆر سپاس دەکەم. باشی بەڕێز دەکەم. زۆر سپاس. بەڵێ کاکە من پێشمەرگەی مەڵبەندم پێشمەرگەی مەڵبەندەکان پارە و شتی زۆر کەمە تا من حالۆم پێشمەرگەم بە 300,000 مەخانی کردیا 5 مناڵم هەیە ڕاوگە ئەم جەژنە ئەڵێن ئەوم بۆکۆ مەکسیمە و کراسمەوەگە هیچ وارێدێکمانی 300,000 داوا لە حکوومەتی هەرێمەکەم چ بخشێنەوە بۆ معاشی ئێمەیشە بەڕێزەکەم باشە بۆ ئاشایش و شوردە معاشیان زیاگە بۆ پێشمەرگە زیاناکە بۆ لە سلێمانی قاپی و پەنجەرە نەما هەمووشکە ئاسایی شوردە چاری نەکرد پێشمەرگە چاری کرد بۆ ئیتە لەو خوارەوە پێشمەرگە نوێ هەموو کوردیان دەرکرد عارەبەکان ئیتر ئێمە ئامادەین بۆ 300,000 بەس داواتان لێ ئەەکەم بەشکە معاشکەمەکەین بۆ زیاک. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کاک عەتا لە دەربەندی خان دەچینە لای کاک کامەران لە سلێمانی. سڵاو لێ بێ کاک کامەران فەرموو. بەڵێ کاک کامەران زۆر سپاس دەکەم. برای بەڕێزم حەزم لێ بەڕاستی بەڕاشکاوی ئەو گلەی و گازاندانی پێشمەرگە هەرچێک هەیە بە پوختی وە کورتی بگەێنە دەستی بەرپرسان لەبەرەوە بە حەقیقەت بەرپرس نەماوە پێشمەرگەی لەبیر بێت لەبەرەوە هەمووی بچۆتە پشتی کورسی مێزەوە ئاگان لە پێشمەرگە نەماوە بە هیچ جۆرێک بۆ تنگانە بۆ شەڕەشەق و ئەوسەر پێشمەرگیان لەبیرە بەڵام بۆ تنگانە بۆ نەبوونی ئەوە مەسەلە کوردەکانە ئەوەی نییە لە ماڵم ئاگای نیە لە حاڵم بە حقیقەت هیچ کەسێک ئاگای لە حاڵی ماڵی پێشمەرگە نییە. سڵاو و ڕێزشم هەیە و زۆر سپاس. زۆر سپاس بۆ کاک کامەران لە سلێمانی دەچینە لای سەیدا هەڤاڵ لە دهۆک. سڵاو لێ بێ سەیدا کەرەمکە. زۆر سپاس دەکەم.
دەستخۆشەکەم بۆ تەوەری بەرنامەکەت زۆر سپاس لەسەر بەرنامەکەت بەڕاستی جیاوازێکی زۆر دەکرێت لە نێوان پێشمەرگەکانی زێرەڤانی و هێزەکانی ناخۆ بەڵێ بوونەوەنە پێشمەرگەکانی زێرەڤانی داوام وا لەنەوە هەیە 20 ڕۆژ لە داوامە 10 ڕۆژ لەمان هەیە لەسەر ئەو داوامە زۆرەش موشەکانی نەکو هێزەکانی ناخۆ زیاد نەبووە يعني پێشمەرگەی زێرەڤانی زۆر خەدری لێ دەکرێت خۆ داوامیان خۆشە و موچەیان زۆرە و هیچ ئەزێت و مادوبوورێکش نابن بەڵێ سپاس بۆ پێوەندەکەت کاک هەڤاڵ لە دۆک سپاس بۆ پێوەندەکەت زۆر سپاس بەڵێ محەممەد لە گەرمیان سلااو لێ بە کاک محەممەد هەرموو ئەم کاتر باش کاگە هەموو کاتێکە زۆر سپاس دەستخۆشیەم بەنامە دیەکەم سپاس دەکەم کاک محەممەد بەڵێ ئێمە وەکو پێشمەرگەی زێرەڤانی ئەو ماوەی 50 ڕۆژە معاشماوە نەکردووە بەڵێ ئەو خۆرەزانیەوە جەژن هات یەک نەنەگەفەمان نیە خاوەن ژنم ناو خاوەن عایلێ هەمووی بەس 300,000 ئیدارەکە بەس پێم بڵێ کاک محەممەد ئەو بەشەن کە پێتان دەوترێن نیزامی چکە دەوترێت ئەوانەی لە هێزی زێرەڤانین ئەوانەی کە پێیان دەوترێت نیزامی موشەکەیان زۆر کەمترە لەوانی تر نازانم چێڵێ مەبەستم ئەو کەسانی کە پێیان دەوترێ پێشمەرگەی نیزامی لە هێزی زێرەڤانی ئەوانە دەوترێت کە موچەکانیان کەمە تاشان ڕاستە ئەوە وڵا ڕاست ئێمە موچەمان کەمە 300 وەرەگرین عینتر بە زێرەڤانیشین بەڵێ کاک محەممەد سپاس بۆ پێوەندەکەت محەممەد لە گەرمیان دەچین لای هەڵۆ لە کەلار سڵاو لێ بێ کاک هەڵۆ فەرموو ئەلو کاکە شوان ئێوارە باش زۆر سپاس دەکەم ئێوارەت باش زۆر سپاس کاکە شوان وەڵی من ئەمەوێت ئاماژەیەک بە ژیانی پێشمەرگە بدەم بەڵێ لە ڕاستیە یعنی لەم ڕۆژە ژیانی کرێکارێک لە ژیانی پێشمەرگە زۆر باشترە بەڵێ لەبەرەوەی ژیانی بۆ نمونە پێشمەرگەمانی 320 جاریە کە ڕۆژ نارە 15 جاریش لە ڕاستیە بەڵام ژیانی کرێکارێک بەیانی گاتەوە 25 جاریە بەڵێ ئەنجام نامەوێت ئاماژەیە تر بکەم لە ڕاستیە پێشمەرگە هەیە لەسەر لیواکانە و 320 جاریش وەرەگرێت ئەوایە لەسەر لیواکان یعنی پێشمەرگەی بەسط بەلایەنی گاتەوە 650 تا 1000 معاشی بووە من ئەمەوێت ئەوە بۆ سەرۆکی حکوومەت ڕوون بکەمەوە کە نەعەدالەتی زۆر لە هێزی پێشمەرگە هەیە هیوادارم چاو بە بەرنامەکانیان بخشێنەوە هیوادارم ئەوە لە بەرچاو بگرن کە پێشمەرگە ژیانی زۆر خراپە ئەوە خۆت ئەبینی کە پێشمەرگە لە چ حاڵەکە و لە چه حاڵەکە گوزرانەکە من هیوادارم چاو بە بەرنامەکانیان بخشێنەوە چاو بە وەڕارەکانیان بخشێنەوە زۆر سپاس بۆ کاک هەڵۆ لە کەلار بەڵێ فەیزوڵا لە هەولێر سڵاو لێ بێ کاک فەیزوڵا فەرموو ئەلو بەڵێ کاک فەیزوڵا ئەم کاتەوە باش هەموو کاتێکە سپاس دەکەم قوربانێمە بە نیسبەت پێشمەرگەی زێرەڤانیەوە ئێمە یەکەی پاسەوانین زێرەڤانی 210 جاری کە معاشەکەیان ئەوەی ئێمە نەگرێتەوە ئێمە هەتاکو ئیسا 249,000 دینار وەرەگرین واجبشمان 15 بە 15ە اینجا داواکانی لە جەنابتان دەنگمان بگەنە شوێنی خۆی و بەشکم لە ڕێی مینبەرەکەیەوە شتێکمان بۆ بکەن زۆر سپاس بۆ کاک فەیزوڵا لە هەولێر بەڵازان پەیامێرمان بەهێز عوسمان و چەند چاوپێکەوتنێک لەسەر تەوەری بەرنامەکە ئێمە هەمیشە بەسەرما و بەگەرما لە خزمەتی خەڵکین و خەڵکیش تا ڕادێکی باش پابندی ڕێنمایەکانمانە بێ بەڵام داواکاریمان لە حکوومەت ئەوەیە وەکو چۆن ئێمە ژیانی خەڵک دابینەکەین و تەمینەکەین ئەوی ژیانی ئێمە دابین کە لە ڕووی نیشتەجێبوونەوە ژیانمان تەمین کات لەبەرەوەی تا ئەو معاشەی وەرەگرین بتوانین سوودێکی لێوەرگین وەکو ڕۆژانەی خۆمان بۆ ژیانی ڕۆژانەمان و نین بەکرێخان و هەرداوامان لە حکوومەت ئەوەیە شوێنی نیشتەجێبیمان بۆ دابین کات هیوادارم حکوومەتی هەرێم ئاور لە ئەو کارمەندانەی ئاسایش و پۆلیس باتەوە چونکە ئەوانە هەڵەسن بە پاراستنی سەر و ماڵی هەوڵاتیان بەگشتی هیوادارم حکوومەت ئەوەندە معاشەکەیان زیاد بکە ئەوەندە معاشیان باتێ کە بیر لە کارێکی کە نەکاتەوە بەهۆی ئەو کارەوە کارە ئەسڵەکەی خۆی لەبیر بچێتەوە هەمومان نزانین هێزەکانی ناوخۆ لە خزمەتی هاوڵاتیانان بەدائیمی بەسەرما بەگەرما بەدائیمی لە هەوڵی دابینکردنی ژیانێکی گونجاوان بۆ خەڵک موچەی وەزارەت ناوخۆ زۆر کەمە لەبەرەوەی زۆربەی زۆریان ساحیبی خێزان و ماڵ و مناڵن ناتوان بۆ موچەکەمە ژیانی ئاسایی ڕۆژانیان
بەڕێوە بەرن و بێجگەلەوەی کە ئەمەی کە زۆر ڕوبەروی مەترسێ بنەوە. بەڵە بەرەزان ببورن نەمانتوانێت چاوپێکەوتن لەگەڵ هێزەکانی پێشمەرگای خۆت هێزەکانی وەزارەتی ناوخۆکن لەبەرەوەی وەکو یاسایەک ئەوان ناتوان قسە بۆ ڕاگەیاندەکان بکەن. بەڵێ دەچینە لای کاروان لە هەولێر هەروەها هەرێم لە شارە زۆر. سڵاوتان لەبێ فەرموو کاروان. دەستخۆشی و بەرنامەیەتان دەکەم. زۆر سپاس دەکەم. بەڕاستی ئێمە پێشمەرگەی زێرەبانی لەتەکان. یعنی بندیوارە ئەوەندە زۆرە بەڕاستی لە مەشیان تێکدایە 7,000 نەفەرە 7,000 نەفەر ئیمکانە هەمووی 4,000 نەفەر 3,000 نەفەر هەمووی بندیوارە. پاشان ئێمە لە بۆ ئەوەی زێرەبانینە یعنی کە ئابوونەمان لێ وەردەگرن ئەمە پێشمەرگەی زێرەبانینە بەڵام کە لۆ مەعاش زیاد بوونی ئەمە پێشمەرگەی زێرەبانی نینە. زۆر سپاس بۆ کاکاروان لە هەولێر دەچینە لای کاک هەرێم لە شارە زۆر. سڵاو لێبێ کاک هەرێم فەرموو. باشی برای بەڕێزم. زۆر سپاس دەکەم. دەستخۆشی و بەرنامە لێکم بە قوربان. زۆر سپاس. زۆر سپاس دەکەم دەست خۆش بێ. کاکە ئێمە تقریبانەوە 8 ساڵە پێشمەرگە من بە قوربان. بەڵێ. ئێمان بۆ کراوە ئێستاتە یەکەی پاسەوانی تایبەتی یعنی لە هێرەکەمانە زێرەبانی فەرماندەی زێرەبانی یەکەی پاسەوانی تایبەت. بەڵێ. موچەکەمان 330,000 ئێستا زێرەبانی 210,000 جاری کرۆ بەزەوەی ئەمە هێشتا ناتوە تقریبانەوە 50 ڕۆژیشە لەوەرمان نەگرتەوە جا داواکارم لە بەڕێستان قەرەوە نەبێ حساب بەرنامەکە بکەن یعنی ئەو بەرپرسەی کە پەیوەندی بە میشەی ئەمەوە هێدیە نەسەر شاشە و با جوابمان باتەوە بە قوربان. زۆر سپاس دەکەم دەست خۆش بۆ بەرنامە بەڕاستی بەس ئەم خەناتەیەوە پێشمەرگەی لە بیرە یعنی کەمی زەمینەکانەچن بۆ سادیە جەلەلا تەسویریانەکەن و گوڵباران وەی سەیری باخەڵیان بۆ ناکەن ئەی بۆ ناڵێن مەعاشەکەیان چەندەوەیان من بۆ وێنەیان دەن بە کوشت یعنی ئێمە یعنی هێزەکانی ناوخۆم 650,000 وەرەگرن کەی ماقولە کاکە. بەڵێ کاک هەرێم لە شارە زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت هێمنمان لەگەڵدایە لە کەلارەوە. سڵاو لێبێ کاک هێمن فەرموو. زۆر سپاس قوربان گیان ئێمە وەکو پێشمەرگەی مەڵبەند و کۆمیتەکانی شاری کەلار و کفری و ناوچە بەڵێ بەڵێ دیارە پەیوەندەکەی کاک هێمن لە کەلار بشڕا هیوادارم بتوانێت پەیوەندی کاتەوە بۆی قسەی لەسەر تەورەکە بکە. بەڵێ حەیدەرمان لەگەڵدایە لە کۆیەوە. سڵاو لێبێ کاک حەیدەر. شو باش کاک حەیدەر. زۆر سپاس دەکەم کاک حەیدەر. کاک شوان زۆر سپاس دەکەم. کاک شوان تەورەکەتان دێرە دەربارەی مەغدوری پێشمەرگەیە. بەڵێ. ئەمە پێشەشی لە کەناڵە بەڕێزەکەی جەڵاتانەوە سەلاو و ڕێزم هەیە بۆ هەر هەموو پێشمەرگە تێکۆشەرەکان چاوی یەکەیەکەیان ناز دەکەم بەڵێ من شتێک ئامۆژگاری بە پێشمەرگە بەڕێزەکان دەڵێم پێیان دەڵێم دەڵێ پێشمەرگە بەڕێزەکان من یەک بووم بە دەموچاویەوە نەبووبوومە پێشمەرگە لە ساڵی هەشتایە 17,000 دەست بریندار بتم لە سەنگری پێشمەرگایەتی هەرچی ڕێبای ئاسێ و شاخ و داخی ئاسێ هەبوو لەو کوردستانی منیان پێوەنا چەندین جار لەو شاخانە بە خەتانی خوێن بووم بە برینداری لە شاخان مامەوە دوایش تووسان لە کولی عسکەری قەڵاچێلان بووم سەرلەشکر بووم ئامری هێز بووم تا خانی ڕژێم لە هەموو کاتێک لە سەنگەرەکانی پێشەوە پیاوتی پێشەگرێنەکان خۆتان خاننشینکەن خاننشینیان کردین بەس پێم گوتن ناحەقن پێم گوتن سیستەمەکەتان سەقەتە پێم گوتن دەسەڵاتەکەتان ئیشی چاک ناکەن بۆ کەسوکاری شەیدەرفالەکان جۆمان لەگە کەسوکاری شەیدەرفالەکان کردووە وعدمان پێدا وعدەکانمان نزیێنەوە ناوە یعنی بزانە من پێم گوتم بە سیستەمەکان ناڕازی بووم ڕوتبەکانی کولی عسکەری قەڵاچێلاویشاندا بەزانم سیۆن دە پاچەم بەمەشەریدا پێم گوتن ڕەوانی جێکم کەرە من وێغم زۆر خراپە پێیان گوتم بۆ خۆ ناچی بۆ تاران بوڵاتێکی بۆتم کاکە خۆ من لە کەلانەوە ئەم لێ ناتوە بخۆم چم وڵاتێکی ئەم لەسەر ئەو شۆشێ لەسەر کوردایەتی لە شاخوانە ئەوە پارەت ئەو هەموو پارە بچانە ئەو هەموو دەفتەر دۆلاری لەولا ناسەر دەکەم باشە چاوی من کە ڕەوانی وڵات بەڵێ کاک حەیدەر لە کۆیە سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵازیان پەیامگیرمان نارین بەرواری لە باژارێ دۆک چەند چاپێکوتنی ئامادە کردووە لەسەر تەوری بەرنامەکە با پێکۆ بیان بینین. ئەوێنی کێژی بیمە پێشمەگە زۆبتن و مقدمن و ڕۆیدن و نەژمەی سەمەلی و قەتعیتۆن پۆزە دەفتەرۆنە و 10 دەفتەرۆنە و 20 دەفتەرۆنە و چی منەوە جدی حتا بگۆ بێژی هەنگ دوسێ قەتعیت با جدی چنەگیری چۆ سۆڵە بێچینە بن شودرۆ هیچ بۆستەکە عادیش نەدەمە هەیە سەد و پێنج جێدنەمە ئەم مستحقی قەتعانی نویت بی پێشمەرگی ئیلۆن و لازمە قەدر و قیمەت هەبێتن. بەڵێ دووبارە سڵاتانە بێ ئازان حەیدەرمان لەگەڵدایە لە کەلارەوە. سڵاو لێبێ کاک حەیدەر فەرموو. ئەلۆ بەڵێ کاک حەیدەر ئەو کاتە باڕۆ هەموو کاتێکە زۆر سپاس.
وەکو پێشمەرگەی زێرەبانی یەکەی پاسەوانەی بەڵێ کاک حەیدەر ئەگە دوور کەویتەوە لە تەلەڤیزیۆنەکەی خۆت دەنگەکەی کەسکەی بە باشی گوێم لێت نییە بەڵێ 210,000 ڕاتەکەمان زیادی کردووە بەڵێ تاکو ئێستا بۆمانە سەرف دەکرۆ بەڵێ بەڵێ کاک حەیدەر بەڵێ دەچینە لای کاک بەختیار لە عەربەت سڵاو لێ بێ کاک بەختیار فەرموو باشی برام زۆر سپاس دەکەم کاکە دەستخۆشی ئەو بەرنامە لێ یەکەم زۆر سپاس سڵاو ڕێزمەیە بۆ یەکەوێکەی ئەندامانی ئەو کەناڵە پیرۆزە زۆر سپاس بەناوی هەموویانەوە برای بەڕێزم پێشمەرگە لە هەموو کەس لە کۆمەڵگای ئێمە پیرۆزە پێشمەرگە هەرە پێشمەرگە بوو کە ئەم وڵاتی ئێمە ڕزگار کرد بەڵێ جا لەبەر ئەوە حەقە هەموو کەسێک لە ماڵی خۆیەوە یارمەتی پێشمەرگەوە نەک حکومەت بەو دەوڵەمەنەی خۆی بەڵێ حکومت کە ئیشی بە پێشمەرگە نەبوو ئەخاتە لاوە کە ئیشیشی پێ بوو ئەڵێ پێشمەرگە گیان لەسەر دەسەکان پێشمەرگە هەموو جارێ هەموو کاتێک هەر گیان لەسەر دەسە هەموو کاتێکیش فیداکەری ئەم وڵاتەی ئێمە ئەم میلەتەی ئێمەیە یعنی بەڕاستی حکومت حەقە چاوێکی لە پێشمەرگەوە بێ چاوێکی لە وەزارەتی ناوخۆ بێ چاوێکی لەو مرورە داماوانە بێت کە بە گەرما و سەرما لەبەر خۆرە ئەوەسن یعنی مرورێک دابرێ لە فرکەیەکە ئەگەر یەک سعات مرورێکی لێ نەبێت خوای بانی سەر ئەوێت چی دروست بێت بەڵێ یان ئاسایش شەو و ڕۆژ لە خزمەتی هاوڵاتی بەڕاستی گوناحە زوڵمەکەن حکومت بە تایبەتی حکومت زوڵمەکە لە ئاسایش و لە پێشمەرگە و لە زێرەبانی و لە مرور و لە کارمەندانی تەواوی وەزارەتی بەڵێ کاک بەختیار لە عەربەت سپاس بۆ پەیوەندیەکەت با گوێمان لە تێبینی کاک هەژار بێ لە هەولێر سڵاو لێ بێ کاک هەژار فەرموو بەڵێ خۆی دەوامەکەی تا دەبعتە زێرەبانی مەعاشەکەش ئەو مانگەی زیادکرایتە 610,000 هیوادارین ماوەی داوامی زێرەبانی داوا کەم کرێتەوە بەڵێ باشە برام سپاس زۆر سپاس بۆ کاک هەژار لە هەولێر بەڵێ عەلی لە چەمچەمان سڵاو لێ بێ کاک عەلی فەرموو کاکە باسی بە قوربان زۆر سپاس دەکەم کاک عەلی دەستخۆشی بەرنامەکەتان لێکم زۆر سپاس بەڕاستی یعنی هێزەکانی پێشمەرگە و ئاسایش زۆر یعنی زۆر مستحقن یعنی چونکە لەبەرەوەی خاصن پێشمەرگە معاشەکان هیچ وانی سێشناریانانە بۆ جەلەولا و سعدیە و خانەقین و بە معاشێکی وا کەم وەڵی باش یعنی ڕۆشتونە معاشەکانیان زۆر کەمە لە چاو هێزەکانی ترە هە زۆر کەمە لە چاو پاسەوانێکی مەسلە بەردەکانە هە زۆر کەمە بەڵێ ئاڕۆڵە دەستخۆشی بەرنامەکە دانیش لێکم زۆر سپاس کاک عەلی لە چەمچەماڵ بەڵێ با گوێمان لە تێبینی محەممەد بێ لە کەلار سڵاو لێ بێ کاک محەممەد فەرموو بەڵێ کاک محەممەد بەڵێ لە خزمەتان گیانەکەم بەڵێ فەرموو کاک محەممەد بەڵێ سڵاو لێ بێ ئەو کاتە باشە قوربان زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش قوربانی کاکە گیان ئێمە وەکو پێشمەرگە سەرەتا من دەستخۆشی لە جنابتانەکەم و دەستنەخۆشی لە تەواوی کارمەندانەکەم کە هەموو ئەو پێشمەرگانیش ئاماژیان پێکرد تاکە کەسن کە ئێوە بتوانن پێشمەرگە بەسەر بکەنەوە و لە خزمەتی پێشمەرگا بن و لەسەر پێشمەرگە قسەیەک بکەن بەڵێ بەڵێ بە قوربان هەر لە بەرپرسی کۆمیتێکەوە بگرە هەتاکو و تەنانە سکتێر باڵادەستەکانیش کاتێک باسی پێشمەرگاکەن هەموو خزمەتیانەکەنە خزمەتی پێشمەرگەوە بەڵام بەکردەوە نییە کوانێ لە پەرلەمان کوانێ پێشمەرگە لەکوێیە کوانێ ئەو برادرانی کە لەسەر حسابی پێشمەرگە و بەناوی لەجێی پێشمەرگە و لەسەر حسابی دەنگی خەڵک دانیشتون و مانگی 7 ملیۆن وەرەگرن کوانێ بۆ قسێک لەسەر پێشمەرگە ناکەن و هەموو لژنەکان قسەیان کرد لەسەر هەموو دیفاعی کرد بۆ ناوخۆ بۆچی پاسەوانانی هەموو پۆلیسەکان پۆلیسی فریاکەوتن بۆچی لژنەکان قبوڵیان نەکرد دواتر بۆ دیفاعیان لەسەریان کرد لژنەی پێشمەرگە لەکوێ بۆچی باس لە پێشمەرگە ناکە یعنی ئینسانێک بە 300,000 دینار ئێمە یعنی مناڵەکانی پێشمەرگە بەس کە پشیلەن بە 300,000 دینار تو وجدانی چی کەسێک قبول ئەکات مناڵی هەر بەرپرسێک تو شەرف کارتی مۆبایلەکەی مانگانە 300,000 دینار بەش یەکات تەنانە ئەگەر پێشمەرگەی لە کرێخانەکەمان هەیە بە بەڵگەوە ئەیسەلمێنم کە خێزانەکان لێ سندەزە خێزانەکان لێ وەرگرتووە لەبەر بژێویشیان کە نەیتوانێت خێزانەکەی بەپێ بکات ئەمەیە خزمەتکردنی پێشمەرگا ئەمەیە دیفاعکردن لە پێشمەرگا من دەڵێم پێشمەرگا کاتێک ئەو تفەنگەی کرد بەشانە ئامادەیە بۆ هەموو شوێنێ من داریم لەوە نیە ئەگەر ئێستا بەیانی بمەر بۆ جەلەولا بۆ سعدیە بتەنانەت بۆ بەغداد بۆ فەلوجە بۆ هەر شوێنێ ئامادەم بەڵام ئەبێ ژیانی ئەو مناڵانە کە لە ماڵەوە چاوەڕێی دەستی منن دابین بکرێت کوانێ کێ خزمەتی پێشمەرگەی کردووە تەنها بە زمان کاتێک ئەڵێن پێشمەرگا بڵە دەمێنە بارێ بەڵام بەکردەوە نییە بۆچی ئێستاکەم معاشی پۆلیسێک بۆ 800,000 دینار 700,000 دینار موشەکەی من لە بازارە قاتێک ناکات بەیانی بڕۆم بۆ مناڵەکانم جلوبەرگێ بکڕم
ئەمە خزمەتکردنی پێشمەرگا من جارێکی تر سپاسی ئەوەکەم بە هیوا سپاس بۆ کاک محەممەد لەکەلار بەڵێ داواکارم لە هاوکارانم لە بەشی کۆنتترۆل ئەگە بتوان دوا پەیوەندی وەرگن بۆی قسە لەسەر تەوەرەکە بکەین پێش ئەوەی ئەو پەیوەندی وەرگین هەردی قادر لە سەر فەیسبوک دەڵێت بەڕای من هیچیان بۆ نەکراوە چونکە ئەگەر ئەوان نەبن نیشتیمان نابێت و ڕێباز هادی دەڵێت بەڕاستی پێشمەرگە بە تەواوی پێشگوێ خراون زۆر جاریش پارتی و یەکێتی ناوی پێشمەرگە بۆ مزایدەی سیاسی بەکاردێنن بەڵێ دوا پەیوەندیمان محەممەدمان لەگەڵدایە لە گەرمیانەوە سلااو لێ بە کاک محەممەد فەرموو بەڵێ کاک محەممەد لە دەربەندی خان فەرموو کاک محەممەد کاک محەممەد گوێ لێمانە بەڵێ کاک محەممەد سوات کاکە من گلەیەکم هەیە بەڵێ من لە لیوای داوامەکەم ئەوە نزیکەی 8 ساڵێمە من لێ داوامەکەین تا 8 ساڵە خزمەتم هەیە مە کاک محەممەد لیوای سێ ئەوەی براون بۆ ناوچەکانی خانەقین و دەوروبەری بەڵێ بەڵێ ناقانونیە خێرێ حەزەکەم هەمووشی بزانێ لەوێ ناشەن کەسانێکی تازە تەعین بوون هیچ شارەزایەکیان نییە کەسی سەرەکە پلێکی باشیان بووە تۆ ئانست کە خزمەتێکی زۆریان هەیە و زۆر ماندوو بوون کەسی سەرەکەی هیچی احتمامێکیان پێ نەدا و هیچ حسابێکیان بۆ هیداکەتی نەکردووە بەڵێ کاک محەممەد بە کورتی ئەگەر ڕەوشی هێزەکانی پێشمەرگەمان بۆ باس کرد لە ئێستادا لە ناوچەی خانەقین لە قەزای خانەقین و دەوروبەری ئەگەر ئاگاداری بەڵێ ئاگاداری بەڵێ زۆر باشە تا ئێستا هێزەکانی پێشمەرگە بە تەواتی ئەو مەسقانە مسەیتەر کردووە و ئامادە باشن مەبەستم لە ڕووی ژیان و گوزەرانیانەوە خۆت گلەیت هەیەوە زۆربەی بەشداربووان دەڵێ موچەکان تا ئێستا چیان بۆ کراوە لەوێ قەزەی خواردنووسنەکە بڵێ باش نییە بەشی تر شتەکە ئەمرە و لەسەر ئەبێ جێبەجێکەی بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک محەممەد لە دەربەندیخان دیارە دوا پەیوەندیمان بوو بەڵێ ئازان لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک شیرین سەباح دەڵێت ناوی پێشمەرگە تەنیا بۆ ئەوە دێتە سەر زمانیان کە خۆیان پێ هەڵکێشن هەروەها هەردی قادر وەک پێشتر خوێنەوە دەڵێت بەڕای من هیچیان بۆ نەکراوە چونکە ئەگەر ئەوان نەبن نیشتیمانیش نابێت کاردۆ ئەمینی دەڵێت من پێم وایە حکوومەتی هەرێم بە ئەنقەست باری گوزەرانی پێشمەرگە و ناوخۆ زیاد ناکات دەیەوێت دەستەمۆیان کات لە ڕووی معنەویەتەوە ژێنەر عومەر دەڵێت دەستخۆشیدان لێ دەکەم یەکێتی کاری چاکی بۆ کردوون هەر بژین هەروەها سەنگەر سلێمانی دەڵێت سەرەتا سەرکەوتوو بن سپاس دەکەین دەڵێ من دەڵێم بۆچی تەنها لە کاتی شەڕ و ئاژاوەدا پێشمەرگیان لەبیرە هیوادارم لە کاتی ئاشتیشدا لەبیریان نەکەن کاتێکیش کە شەهید دەکرێن قەدریان نییە هیوام وایە ئەم دیاردەیە نەمێنێت لە ناو کووردە هەروەها ئاودێرلور دەڵێت سڵاتە نەبێت دەستخۆشی تەورەکەتان لێ دەکەم سپاس دەکەین دەڵێ بەڕاستی داواکارم موچەی پێشمەرگە زیاد بکرێت چکە ئەوان شەرەفی هاوڵاتی کوردە پارێزن سەفین عەبدوڵڵا دەڵێت من دەڵێم هەر شتێک ڕوو بدات لە هەر ناوچەیەکی کوردستان یەکەم کەس پێشمەرگە دەبن پێشمەرگە دەبن بۆ ئەو شوێنەوە خۆی دەڵێت و دەڵێت هەرچی ناخۆشە تووشی پێشمەرگە دەبێت بەڵام هیچ ڕێزێک لە پێشمەرگە ناگیرێ لای هەر کەسێک لە کوردستان بە پێی وتەی سەفین عەبدوڵڵا ژێنەر عومەر تێبینیکی تری هەیە دەڵێت داواکارم تەنها موچەی پێشمەرگەکان زیاد بکرێت ئاسۆ عەلی ئاسۆ دەڵێت موچەی هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی ناوخۆ هەردووکیان زۆر کەمە لە ئاست بەرزی نرخی بازار جیاوازیەکی زۆری هەیە و دەڵێت خۆزگە دەنگی ئەم خەڵکە لەلایەن بەرپرسانی یەکەمی ئەم وڵاتە و گویان لێ بگیرایەوە دەڵێت بەڵام بەداخەوە کەس خۆی ناکات بە خاوەنی کێشەکە تێبینی ترمان بۆ تۆ لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ڕێبەر نەپاکسی دەڵێت ژیانی پێشمەرگەی ئێستا باشترە لە جاران هیوادارە مەعاشیان زیاتر بکرێت چونکە شیاوی باشترن و دەڵێت ئەوەی پێشمەرگە نەیان کردووە نازان لە چەند ئەوەی پێشمەرگاتی نەکرد بێ مەبەستی ئەوەیە نازان لە چەند مانگ مەعاشیان دێت و مەبەستی ئەوەیە کە نازان لە چەندی مانگ مەعاشیان دێت کردووە گەرمیانی دەڵێت تەنها پرسیار دەڵێت نەعەدالەتی و گەندەڵی هێزەکانی ناوخۆ و هێزەکانی پێشمەرگەشی گرتوتەوە شاد عزیز دەڵێت من پێم وایە تا ئێستاش حاڵی پێشمەرگە و ناوخۆ لە هەرێمی کوردستاندا وەکو پێویست ئیشیان بۆ نەکراوە یا خودکاریان بۆ نەکراوە و دەڵێت بەتایبەت هێزی پێشمەرگە کە پارێزەری ئەم خاکەیە گرنگی ئەو تۆی پێ نەدراوە پێویستە لەسەر حکوومەت گرنگیەکی تایبەت بدات بە پێشمەرگە دیارە زۆربەی تێبینەکان لەسەر موچەکانن و لەسەر زۆری داوامەکانەوە خۆیان ئاماژەیان پێدا لە زۆربەی بەشداربووەکان کە پەیوەندیان کە بە تەورەکەی ئەمجاری بەرنامی ماکی خەڵک دوا پەیوەندیمان یاخود دوا تێبینیمان مام وسین دەڵێت ئێمە پێشمەرگە زۆر بەمان خاوەن خێزانین بەهۆی کەمی موچەکانمانەوە ساڵ 12 مانگ قەرزدارین لە کاتێکدا پێشمەرگە لەسەر زمانی بەرپرسان ڕەمزی مانەوەی هەرێمی کوردستانە بەڵام ئازان لێرەدا هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمجاری بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک سبێنێ هاوکارم هەکارنهێلی لەگەڵتان دەبێت بۆ تەوەرێکی تری بەرنامەکە هەرشاد و بەختەوەر بن.